ئێستا وتە چی براکەم؟ باشە کاک دکتۆر تۆ باسی دکتۆری دەرونیەکەی خۆ من لە سەرەتای بەرنامەکەت خۆم شێت نیم. من تێناگەم کاک ڕەحمان گیان، یعنی پێم سەیرە تۆ زانکۆ تەواوکەی وەڵا گەر هیچێکی نەخوێنەواربی براکەم، ئەگەر یەکێکبی ڕۆشنبیریەکە نەبێ و قسەیەشکەی ئەمە قسەی فلیمە مسڕیەکان و قسە و قسەڵۆکی ئاگردانە براکەم، یعنی چی شێت بوون؟ جارێ ئەسڵەن ئەو شەیە بەکار نایە کاڵی شێت بووە، ئەمە نەخۆشی عەقڵیە. جارێ ئەگەر یەکێ کە خوا نەخواستەوەی تۆڵی شێت بوو بێت پێویستی بە دکتۆر نیە تەواو چاک نابێتەوە، ئەبێ نەخۆشی عەقڵی هەبێت. ئەوەی تۆ براکەم دەرونیە، دەرونی فەرقیە لەگەڵ عەقڵیە. بۆیە من لە ڕێگەی بەڕێستانەوانێ بە هەموو دایک و باوکانڵێ مناڵەکانتان تێکەڵ بە خەڵکن، گوێمەیەنە ئەوە مناڵەکە فێری جنێوە بێ، مناڵە گەڕەکەکە شعبیە فێری جنێوە بێ پێی ترکە، بڵێ ئەمە غەڵەتە مەیڵێ، چونکە مناڵ لە ناو کۆمەلگایە گەورابێ، تۆ 7 ساڵ 8 ساڵ نێڵی تێکەڵ بەخڵەوی دوایی خەیتە ناویوانی تر مناڵەکە ناتوانێت خۆی بگونجێنە، گەورە بووە، هەر هەستی بە گۆشەگیری و دوورە پەرێزی کردووە، کەواتە یەکەم شت برا ئەمە لە مێشکە دەرکە، هیچ علاقەی بە شێتیەوە نییە. دوای ئەوە قسە و قسەڵۆکانە هی کەسانێکی نەخوێنەوار و ناڕۆشنبیرن، تۆ زانکۆ تەواو کردووە، معقولە ئاوە بیرکردنەوە بێ، دوایەوە کابرا خۆ تاوانێکی نەکردو ڕۆژی 100 شەڕە بێ برام، جاری وای لە حادسەی سیارێکە خەڵکدان لە دەمیان نامێنێ، بەس خۆ ناچێت تەرکی دنیاشکە. تۆ پێویستە بەوە هەیە بەحقت چارەسەری خۆ بکەی، حاڵەتەکەی خۆت بەم شێوە بمێنێتەوە، خۆی چ لێ نایە. ینی باشی شتی دەرونی ئەوەیە هیچ کێشەیەکی گەورە بۆ دروست ناکا، بڵێ من شێتە من دێکەسێڵێکەوەمە سەرجادە، من پێ دەڵم بە حیاتی نەخۆشی دەرونی نایە بە نەخۆشی عەقڵی، بە حیاتی ئەوەی خەمۆکی هەیە و دڵتەنگە ناکەوێتە سەرجادە و ترسە و نەبێ ئەوە نابێ. بەڵام مشکیلەکە ئەوەیە فەرم و پەیوەندی لەگەڵ خێزانەکە و تێکچۆ مافی هاوسەرەکە و نایی خزم و کەسە لێو عاجز بوون، خوشک و برایە هاتو چۆ شبکەن تۆ نایڵی بێتە ماڵی، تۆ ناچی بۆ ماڵیان، یانی ئەم وەزعە باشە زانیان ئێمە شتێکی تەبیعیە کاڵێ من کێشەم نییە، هەبێ خەڵک تەرکی دنیا بکە. خزم و کەس ئەی سیلەتە ڕەحمەوە گوڵێن چۆن جێبەجێیەکەی، ئەی تۆ دایکە خوشکە برایە خاڵە مامە کەسە چۆن نەبێت تەرکیم هەموو بکەی، یانی ئەم عالەمە هەمووی غەڵەتە تۆ خۆ بەڕاستەزانی قسەی بکە براکەم، یانی تۆ خۆ بەڕاستەزانی نەکاک دکتۆر من پێم وتی ینی بەدەست خۆم نیە، ینی تۆ تەسەورەکەی کەس هەبێ دایکی حەز نەکات دایکی ببینێ یا باوکی ببینێ، بەڵام بۆ قەرەباڵغیە کە من زۆر بێتاقەتە بووم و ئەشگەڕێن بە دوای چارەسەرا، بەڵام چارەسەرەکە وەک تۆ ئاماژەت کرد. قەرەباڵغی چی کاکە گیان، خۆ تۆ ناچی بۆ بەربەلەدیەکە، خۆ ناچی بۆ مارکێتە 2000 کەسی لێبێ، تۆ چی بۆ لای دایکی دایکتە و باوکتە و خوشک و برایەکتە بۆ نمونە. ئەمە چی لاقی بە قەرەباڵغی و چی لاقی بە ترسەوە هەیە، خۆ دایک و باوکە گاڵتە پێ ناکەن، تۆڵی وازانم ژنەکەم، ینی ئەبەمەیان بزانە ئەو فکرانەی لە ناو مێشکتایە لە دروستکردنی خەیاڵی خۆتە لە واقعبوونی نییە. ئەو خاتوناڵە وڵا بە حیاتی بیرمانەوە نەکردو بڵێن ترسنۆکە، قەت بە مێردی خۆمان نەوتۆ ترسنۆکە، مناڵەکانم قەت نەیان تۆ باوکمان ترسنۆکە، قەت دایک و باوک و خوشک و براو ناتۆڵێم و عالەم وەزانێ من ترسنۆکەم، ئەمە خۆ دروستە کردووە، ئەم فکرە غەڵەتەیە خسووتەتە ناو مێشکێ، تووشی و حاڵەتێک، چونکە هەموو جارێ ئەمەیڵێن چۆن بیر بکەیتەوە ئاوە ڕەفتارەکەی، تۆ بیرکردنەوەی غەڵەتە هەیە ڕەفتاری غەڵەتیشە هەیە، بیرکردنەوە وایە خەڵک هەمووی خراپە، خەڵک گاڵتە و پێکە، خەڵک هەمووی زانیوێتی، ئەی تەمەن لە خەڵک دوورەکەویتەوە، پێمچیتە ناو خەڵکەوە یەکسەر ئەڵێ ئەوە ها سەیریمی هەر چ پێ بکەن، تۆزی قسەی باسی خۆشیان کە لەی ناو باسی من نەکە، هەن نەموت باسی من نەکەن، ئەواڵێن ترسنۆکە، ئەواڵێنەوە ڕەحمانە ترسنۆکەکەیە، ئەوە بودانیانشکان نەیتوانین دیفاع لە خۆیگە، ئەوە ئەجا تەمەن وەڵامی جوابی بکەم لە تۆ خراپترم لێ براکەم.